گشتی باز لە هەنگاوەکانی میدیا حیزبی دەکات باز لەوە دەکات کە ئێستا چۆن و لە چ دۆخێکدای و چۆن بتوانرێت میدیا حیزبی بەرەو پێشەوە بڕوات. ئەمە ژێکێکی تر لە تەوەرەکانمان دەبێت و تەوەرێکی ترمان ئامادەیە ئەوش گفتوگۆکردن دەبێت لەسەر پاسیف هاوس کە پاسیف هاوس سیستەمێکە لە ئێستادا بەشێک لە وڵاتان ڕەنگە بڵین وڵاتە ئەوروپیەکان زیاتر گرنگی بەم سیستەمە دەدەن کە لە ڕێگەی دیزاینی خانوو بینا و باڵەخانەکانەوە ئەتوانرێت وزەیەکی کەمتر بەکاربهێنرێت لە ساردکەرەوەیان گەرمکەرەوەدا بۆ ئەو مەبەستەش دواتر دامەزرێنەری پاسف هاوس لە عێراق لە لای ئێمە میوان دەبێت و پرسیار لەسەر ئەوە دەکەین بزانین ئایا پاسف هاوس لە عێراقدا تا چەند هاوڵاتیان ئاشناین و لە هەرێمی کوردستاندا تا چەند کاری لەسەر دەکرێت و تا چەند هاوڵاتیان ئاشنای ئەم جۆرە ئەم سیستەمەن لە هەرێمی کوردستاندا. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت جگە لەوەش کۆمەڵێک بڕگە و بابەتی جۆرا و جۆر و ڕاستەوخۆمان بۆ ئامادە کردوون لە ئێستاشدا پەیامنێرمان کاروان بە شوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵ ئێمە ئامادەیە. کاروان سڵاو لێ بێ ئەم کاتت باش فەرمۆ هەواڵ و زانیاریەکان لە لای تۆن بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. بله چنور دمت باش بید دم بینرین گلی کردستان باش بیتن بجین پرتوکخانه کردی بجین پرتوکخانه کردی چواری هنده کو نویسرک یانجی کسی که روشنبیر بهتن خدمت پرتوکا کردی بکتنش بر کل همی ولاتان گرنگیه به پرتوک یانجی پرتوکخانه خودن تایباتیشی اگر لسر کلتورو بجین او دیاردن کمالاتی بیتن اوین کو تنوع کمالگه دهین اوروکجی پرتوکا کردی تایباتیشی پرتوکخانه دور آبادینان زور یا پدوی هندک نویسر و روشنبیره جبو زنگین کردن او پرتوکخانه یانجی بجین جبو زنگین کردن بجین نشاندن کلتور و بجین او دیاردن کو کمالایتی نوا پارزگاه ها دهو که هین پرتوکخانه دور آبادینان و کو پدوی بجین جدرن پرتوک نینن کو خاندوان په آشنا ببیتن جبو زده تر زانیاریان انها روشنبیره که رواسان نویسرک دفمه کو خدمت پرتوکا کردی و خدمت پرتوکا پارزگاه ها دهو که کریه کو پرتوک چه کریه و سه چهار پرتوک جیل بردستن کو بجین کار سرد کردن بکوونه بر دست خاندوانان او جی ما مستصالح اگر به بر کامیره بوم پیچه کشوی کار خوب بجی اوه کو بجین خدمت پرتوکا کردی کری او پرتوک انت چه کرین کیش کن و اوین کو البردست بو چه کرنه کیش کن. بله گلک سپاس بوده و گلک سپاس بو برنامه ما و گلک سپاس بو تلویزیون گلی کردستان جهد الخوشی من کو افرو که اف چاپی کردن گل ماته کردن پرتوکا نوکه کتیا بردست پرتوکا حیرانوکایا حیرانوک جی پشکه که هر گرینگه اش فلکلوری کردی کیمترنینا ج موزیک یا استرانه یا جیروکی یا گوتن مصنع. بله ما مستعم بجین حیرانوک یا گردای چیه یعنی بجین یا گردای کلتور کردیه یانجی و حیرانوک چوات هتا چه کرن حیرانوک همچین بجین دیالوگ که نابرا که چو کرانده تیتا گوتن بشیوه هوزانی تیتا گوتن و تیتا وحاندن حیرانوک بجنه پیرا پایزوک هر وصل دورا سورا جید بجنه حیران لیل درمت بجنه حیرانوک. بله بجین اف پرتوکه تا چاوا چکری یعنی چاوا هزر بود تا چه بویه؟ هزر آوه پرتوکه الدفم پیدا بی پارسال من برنامه کل رادیو بادینان پیشکشت کرد برنامه که فلکلوری بی اس پی تیوی حیرانوک بیم چکی گوشک به بی گوشه حیرانوک بی حیرانوک بدست بنکت اصلا چار بی منویسی پشتی منویسی مچندک بلا وکیلین التور جواکی گلک نویسر و هلبستوان و ادیبا پشتوانی مکر و اسهان دام کو پتر حیرانوک بنویسم و بکیما پرتوک. بله ما او پرتوکین دی یعنی تا چه هزر دیه نبود درست کردن چه پرتوکی دیتر تو کار سر چه پرتوک که اینها نوکه پرتوکه کادی نوالا دو پرتوکه دیل بردستی من یکی از سلیمانی خوشحالی و یاد چاپه ده یادی بوم چاپ کن او جی مامکت کردینه 700 مامکت کردی خود گرتن و پرتوکه کادی من یا هی گلکا
همچین بیجن نایابه یا دگمنه او جی دوره 3500 گوتن ملت قوت گیریتن یعنی من گوتنت 58 ملت اتکنیت ایده بله ما مستا گرنگیا و چیه یعنی یا و گوتنت ملتا گرنگیا اوت دی آشنا بیل سر روشنبیری و کلتورا ملت جهانی بکرتی بله ما مستان بین سر او پرتوکان ها کفتیه بر دست خاندوانان یا حیرانوکا بجین او جداهی گل هوزان ده یانج یا پیک وگیره داید گل هوزانه هوزان و حیرانوک نزیکی یکن لیشیه و نویسین جدایه حیرانوک دسپیکا و پاش دمایی کتیتن ببره هوزان لی حیرانوک وکو دیالوگه که نابرا کچو کراده بریکا و حیرانوکی در برینش اوینا خود کن در برینش هستنگات کنه و هستنگیت کنه طریقه واده در برینش دابونه دیت جواکیت کن اوید کنه طریقه واده بله ما مستعود بس یا گریدایی که چوکرا و بجین شوه اوینیه یانجی بجین سیاسی یان جواکی یانجی بجین پرسن آبوری جی بخوادگیری نخیر تنه کچوکرا و گریدایی چونکی زوربای حیرانو که گریدای اوینی نه اوینا نابرا دو کچوکرا ده بله ام بجین اول چند خدمت پرتوکا کردی و هر واسطان کلتور کردی کردن البته پرتوکت حیرانو که نینن یک دو پرتوکی که البادینان تایکو اوجی يتكفني لتاتينا خربا كرن لأفرتوكا حميش نية تاتينا فهاندن ويكفتي بردستي خاندوانا يعني دهنان تعداد هتا كرن حيرانو كي دايانجي تشتكي فلكلوري كيف نجارة كودي نيت بيتوا نخير ازش قالب فلكلوري ندر كتمك هر چند دست بيجي جالك حوالا قوتا من شيء تشتي هفشركات ده لمنه جرعتنا داخواس في كاري بكم بله يعني تجرعتنا ده خويا جيتام يعني اگر کسا که دیبید اتشتن گورینه تداب کاتن دیف بگومان شن لمنه ويا ازش قالب فلكلوري در كم çünkü حيرانوك فلكلوريا وباشا جرينجش فلكلوري از هر سر شيء كم نارچومه بله ما مستعد ما هیچ پرسیار بکنیم چند یا گرنگ افریقا نویسر دیجی وصا خدمت پارتوک خانه کردی بکن تایبتی جی زاراوه بادینی البته خربكرنا فلكلوري جلا كجرينجا و تايبتها كشنيتش بدن فيسيني وكو فلكلور چونكي ما جالك تشتي هي برزه بيش شافنينا اكافيتا خربكرن دي جالك باش بدن هر وكي بردو كامنا وما بكت كردي حفصد ما مكت دنا او حفصد ما مكن منش دبي بيراميرا ورقتي دبي دار عمره من ورقتي من كلينات بردو كده بله زور سپاس ما مستصلاح هیویا سرکفتن بوده بو کار تجدید خواست گلک سپاس بو و گلک سپاس بو برنامه با بله چنور او زانیاری بون سر بجین روشنبیر و نویسر پارێزگە هادوو که ما مستصلاح روش بیانی کو کار سر درست کردن هندک پرتوکاند کردن و کو بجین زنگین کردن پرتوک خانه کردی تایبتی جزاره و بادینی و کو مدد دیار کردنش برکل دور بادینان نویسر و روشنبیر که من هر واسطان جدارن نویسین جید که منش بر هندجی کسان ما اشتی ما مستصلاحی دویتن پشتوانیام به تکرن ام دزورین الدفع و استودیو اگر هوا پرسیاره که بیتن زور سپاس با پیامنرمان کاروان که بشه که راستوخو لشاری دو کلگل ما وی سپاس با تو سپاس با میوانکت بله خوشیستان اسش کاتی گفتگو کردنی تورکان من و چین لای توریه که پروگرام کمان اویش گفتگو کردن بید لسر چونیتی بەهێزکردنی بەرگری جەستە لە ڕێگەی خۆراک و پێکاتە خۆراکیەکانەوە بێگومان هەر لە دنیادا یاخود لە ینی پزیشکی هەمیشە ئاماژیان بەوە کردووە کە ئەو کەسانەی کە بەرگری جەستەیان بەهێزە ئەوا دەتوانن زاڵ بن بەسەر زۆرێک لە نەخۆشیەکاندا و بە تایبەتی لەم کاتەشتا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە هەر لە سەرەتای بڵاوبوونەکەیەوە تا ئێستا پزیشکان ئاماژیان بەوە کردووە کە ئەو کەسانەی بەرگری جەستەیان بەهێزە ئەوە یان ئەوە تا تووشی ڤایرۆسەکە نابن یاخود ئەگەر تووشی ڤایرۆسەکەش بن ئەوە بە شێوەیەکی ئاسانتر دەتوانن ڤایرۆسەکە تێپەڕێنن یاخود زاڵ بن بەسەر ڤایرۆسەکەدا لەم پرۆگرامی ئەمڕۆماندا ئەمانەوێت بە شێوەیەکی زانستیانە باز لەوە بکەین کە چۆن لە ڕێگەی خۆراک و پێکاتە خۆراکیەکانە و بەرگری جەستەمان بەهێز بکەین و لە هەمان کاتە بۆ ئەم مەبەستە دکتۆرێک یاخود پسپۆڕێکی بواری خۆراک لە لای ئێمە ئامادەیە و گیراوەیەکی دروست کردووە لە گیراوەکە تایبەتە بۆ ڤایرۆسی کۆرۆنا یاخود بڵێن لەم کاتەدا ئامادەی کردووە بۆ ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنان
پێم وابێت لەسەر چەند کەسێکیش تاقی کراوەتەوانێت کە دواتر لە میوانەکە دەپرسیم زانین ئەنجامی ئەو تاقیکردنەوانە چی بووە و لە هەمان کاتدا بازەوە دەکەین کە چۆن بەرگری جەستەی کەسێک بەهێز بکەین کە توشبووی ڤایرۆسەکە نیە واتە کەسێکی ساغ و سەلامەتە و لە هەمان کاتدا ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسەکەن چۆن بتوانن بەسەر ڤایرۆسەکەدا زاڵبن و بەرگری جەستەیان بەهێز بکەن. بۆ ئەومە بەستەش ئەمڕۆ دکتۆر زانا ئەحمەد کە بەڕێز یامسپۆری خۆراکن لەلای ئێمە ئامادەن. دکتۆر گیان سڵاو لێبێ و ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر پێم خۆشە سەرەتا باسێک لە میکانیزمی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا بکەین بزانین ئەم ڤایرۆسە بە چه میکانیزمێک چۆن ئەگاتە جەستەی مرۆڤ. بەڵێ چون خانووک ئاشکرا لە هەمومان طبعاً ئێستا ڕاستە خۆپاراستن زۆر بوویمە بەڵام ڤایرۆسی کۆرۆنا ئێستا گەشتە مەرحەلەیەکەوە کۆڵێ هیچ مەجالی تیانەماوە لە هەموو ماڵێکە لە هەموو کۆڵانێکە لە زۆربەی زۆری ناو بازاڕ و شەرەکانە. لەبەری ڤایرۆس وەکو بەکتریا نییە لە ڕووی فەسلەجی و یاخۆ لە ڕووی بایۆلۆجیەوە بەکتریا جسمێکی حەیە ینی ناوکی خۆی هەیە و بەرگیخانی خۆی هێمانە. ڤایرۆس بەعکسەوە تەنها پێکهاتەیەکی جینیمان هەیە لەگەڵ وەکۆڵی پەردەیەکی پرۆتینیا ناژی یعنی لە ڕووی بایۆلۆژی هەر بەتەنێکی مردوو حسابەکە هەتا ئەڕاتە خانەخوێک واتە ئەڕاتە ناو خانەی مرۆڤ اینجا لە ڕێگەی خانەکە ئۆتوانێت ئەکتیڤیتی و چالاکی خۆی بکات. لەبەرەوە تا ئەم لەحظەیە هەتا ئەم لەحظەیە بە هیچ علاجی ڤایرۆس نەدۆزراوەتەوە لە عالەمە. بەکتریا مەسەن بۆ علاج دۆزراوەتەوە لە 1940 هەتا ئێستا خەڵک ئەنتیبیۆتیک بەکارهێنێ بۆی و کاریگەریکی زۆر چاکیە. بەڵام ڤایرۆس تەنها لە مۆزوعی ڤایرۆسە هەندێ دەرمانمان هەن کەوا جۆرێک بە جۆرەکان ئەو ئەکتیڤیتی و چالاکی ڤایرۆسەکە مەکەن و بەڵام تا ئێستا دەرمانێک هەبێ بڵێ ڤایرۆس ئەکوژێ نییە شتێکی وامانە. لەبەرەوە تەنها شتێک کە بتوانین اعتمادی بکەین سەر لە ئێستا خاصە بۆ مۆزوعی کۆرۆنا بریتە لە بەرگری لەشمان. چونکە بەرگری لەشمان کە بریتە لە خۆرەکە سپەکانی لەشمان بەتایبەتی نەترۆفیل لەگەڵ لیمفۆسایت ئەوانە ئەگەر بەهێز و بەقوت بن و لەشمان بەهێزکەین لەو ڕۆوە ئەتوانێت بە ئاسانی بێتە هۆی قەبکە بە ڤایرۆسەکە و لە ناوی بەریێمانە. لەبەرەوە لە ڕووی زانستیەوە تا ئێستا هیچ علاجە بۆ ڤایرۆس نەدۆزراوەتەوە و بە هیچ شێوەیەک نابێتەوە و ئەو شتانی کە ئەیکەین هەمووی تەنها بریتە لە بەهێزکردنی جەستەمان بۆ ئەوی بەرگری لەشمان بتوانێت ڤایرۆسەکە لەناو بەرێت. دەستخۆش دکتۆر ئێستا ئەگەر باسێک لە توش بڵێ بەهێزکردنی بەرگری جەستە بکەین بە دوو بەشی یەکەمیان بۆ ئەو کەسانی کە ساغ و سەلامەتن و چۆن بەرگری جەستەیان بەهێزکەن دواتر باسەوە دەکەین کە ئەو کەسانی توشبووی ڤایرۆسەکەن چۆن بەرگری جەستیان بەهێزکەن. ئێستا بۆ کەسانی کە ساغن و سەلامەتن یاخود بە شێوەیەکی گشتی چۆن لە ڕێگەی خۆراک و پێکاتە خۆراکیەکانەوە بەرگری جەستەمان بەهێز بکەین. بڵێ حەزم کرد بڕۆمە سەر یەک تۆزە تەفسیلی ناو خانەکانی لە شی مرۆڤ لە ڕووی ئەو کەسە کە بێ بەرگری بەهێزکە. فەرقی چییە مەسەن ئەو پێکاتە خۆراکیانی کە بریتە لە ڤیتامین و کانزاکان کە زۆر زۆر لە شی مرۆڤ من وەکو ڤایتامین دی لەگەڵ مەسەن زینکە یاخۆ ڤایتامین ئی یا ڤایتامین سی ئەمانە کاریگەری چۆنەمانە لە کاتێک ڤایرۆسەکە ئەڕاتە ناوچی خانەکانەوە خۆی ئەچێتە سەر هێرشەکە سەر DNA یاخۆ بە جیناتەکانی لەشی مرۆڤەوەمانە لەو ڕێگەیەوە هەڵسێ بە کۆکردنەوەی پرۆتین و وەکۆڵی قاڵب دروستکردنی پرۆتینەکانی خۆی لە ئەنجامی هەرچی ماوەریدی ناو خانەکەی هەمووی لە ناوە باو ئەیبکا و لە بەسەر لەنوێ خۆی دروستەکات و ینی وەکۆڵی خۆی قاڵب بکا و ئەنجامە ئەڕاتە دەرەوە خانەی کە تووشەکەتمانە. لێرەدا چی ڕوئەتە پێشەوە ئەوەیەکەوە بەرگری لەش چەنە بەهێز بێ چەنە دژەتەن لە لەشمانە هەبێ کە بتوانێت وا بکات ئەو دژەتەنە بلیکە بەسەر ڤایرۆسەکەەوە و لە هەمان کاتا نیترۆفیل و یاخۆ کڕۆکەسپیەکانمان بتوانێت بێت و قەپی پیاکەوە لە ناوی بەرەوەمانە. لێرەدا بە شێوەیەکی گشتیە سەر زۆربەی ئەو ڤیتامین و کانزانی کە زۆر بوو لەشی مرۆڤ کە بریتە لەکەم ڤیتامین دی. ڤایتامین دی وەکو تەڵان ڤایتامینێکی چەورە لە ناوەندێکی چەورە دروست ئەوێ زۆربەی زۆری پێکاتەکانی کە لێەوە وەرەگرین بریتە لە خواردنە چاورەکان مەسەن کەرەی کوردی ڕۆنی خۆمانە هێلکە گۆشت ئەمانە هەمووی ڤایتامین دییان تا جگەر خواردنە بەحریەکان وەکومانە. بەڵام بەداخەوە گەورەترین مشکلەمان لە ڤایتامین دیە تا ئەم لەحظەیەشە ئەوەی دراسات کراوە بڕێکیان داناوە بۆ لەشی مرۆڤ کە ئەمە ڕۆژانە پێوتە RDA Required Daily Allowance ینی ئەمەمان پێویستە تا ئێستا ئەو بڕێ لە بینی 600 بۆ 800 یەکەی جیهانیایە. ئێستا دیراساتی تازە کراوەکەوە زۆر دەری خاکەوە زۆر غەڵەتیان کردوانی غەڵەتیان کردوە لەو بڕا لەبەرەوەی کەوە ئێستا گەشتونە تەقەناعەتکەوە ڕۆژانە ئینسان 6000 ئینتەرناشنال یونیتی 6000 ڕۆژانەی ئینسان ئەو خواردنی کە ئەی خۆی چنوورخان لە هەموو گۆشت و جگەر و ئەم شتانە خۆی تەڵان ئێمە زۆربەی خواردنەکانمان لە حەزە بکە بڕی گەورەی زۆربەی زۆری ڤایتامین دی وەتان ناوچە ئەوتان ناو خواردنە بەحریەکان مثلا کۆد لیڤر ئۆیل چوری جۆرێکە لە ماسیەکان مثلا ناو جگەریا مثلا بمونە خواردنە بەحریەکان وەکو قڕژاڵ و ڕۆبیان و مثلا محارومانە
نایخۆین زۆر نادرێت لە هزار یەک کەسی ئێمە وڵاتێکی بەحرین بەشێکی ئەو بڕاتوانێت لە تیشکی خۆرە وەربگیرێت. بڵێ ئەوەیە مۆزوعەکە ئەوەی کە ئەو بڕی کە لە خواردنەوە وەرەگرین بە هیچ شوێ ناگاتە نیوەی ئەوەی کە لە ڕۆژەکان لەشمان پێویستی فەرەزان ئێمە هزار دانە یەکەی ئینمان پێویستە یەکەی جانیمان پێویستە هەموو ئەو خواردنانی کە ئەی خۆین ئەگەر ڕۆژی کیلۆیە جگەر و مریشک و ئانەش خۆیت و لەگەڵ گۆشتاوینەکان هێشتا ئەو بڕە ناگاتە ئەوەی کەوا هزاریش بێتمانە نەخوازەڵا کە تۆ لە کاتێک کە تووشی دووچاری نەخۆشیە کە بیتەوە مەسن ڤایرۆسی کۆڕۆنا باشە چالاکی بەرگری لەشت 5 قات زیاتر ئەبێ یعنی کۆڵێ 2 قات 5 قات زیاتر پێویستە بە ڤایتامین دی هەیە لەمانە بە هیچ شێوەیەک یعنی بێ ئەمەل بەلەوەی کەوا لە خواراکەوە بتوانین ڤایتامین دی تەواوەتی وەرگری بۆ بەرگری لەش زۆر کەسەڵەوە دکتۆرەکان هینەکەن مۆزوعیش کۆمپانیەکانی دەرمانومان نا بەڕاستی من زۆر خۆم لەو مۆزوعە دائما ڕقم لەوەیە کەوا شتێکین بێمانە ئێستا حالیان لەسەر ئەرزا کە 7 ملیار کەسە 1 ملیار کەسی کەمی ڤایتامین دی هەیە لەبەرچی ئەتوان بە شێوەیەکی علمی ساکارن وسن وەختی خۆی مرۆڤ لە 200 ساڵ لەمەوە پێشوە کە نەشونمای کردووە لە دەشتەکانی ئەفریقاوە هاتووە زۆربەی کات ڕوتوقوت بووە هیچ شتێکی بنەوە لەبەر گەرمایەکی زۆرە و دائیمەن هەموو گیانی ڕوبەڕووی تشتی خۆر بوومە چوونە بەر تشتی خۆر بۆ ماوەی چارێکی بە 20 دقیقە تەسەڵ کە هزار یەکەی جیانیمانەداتێ لە ماوەی یەک چارەکە ئەگەر بڕۆیتە بەرخۆ ئەم چارەکە دکتۆر دیاریکراوە کاتێکی بەیانیان بێت تا ئەتوانی ئەو کاتێک طبعا بریتە لە میکانیزمەکەی بریتە لە چی خۆی ئۆڕەدی ئێمە ڤایتامین دی 4 مان هەیە دی 4 کە بریتە لە چەوری بەڵام چالاک نییە لە ناو ژێر پێسمانە بەهۆی تیشکی سەر و بنەوشەیە کە لە ناو خۆر هەیە ئەگەڕێ بۆ فۆرمە چالاکەکەی کە بێتە دی 3 باشە ئەمە ئەم عملیە کاتی ڕۆداتۆ پێشە شتێ بێت کەرەسەکەی و هەبێ کەرەسەی دیفۆڕەکە کە بریتە لە وتمان ئەبێت چەوری و گۆشت و مریشک و ماسی و هێلکە و ئەم شتانە بخۆی بۆی بتوانانی کۆلسترۆڵێکە لە باشترین بۆ کۆڵی مادەی پێکێنەکانی لە ژێر پێستا کە ئەبێتەوەی دیفۆر لەبەرەوەی ئینسانی ئێستا بەعکسەوە ناڕاتە بەرخۆر ئافرەتمان هەیە زۆربەی زۆری هەر ناوێت نزیکی خۆر کردوە لە هاوینی شامانە باشترین کاتەوەی کاتی نیوەڕۆ کاتێک خۆرستونە حتا بیت ئەوەی کە خۆر تیشک و ستونیەکەی تیشکەکەی تینەکەی کەم بێتەوە ئەو بڕی کە لە سەر و بنەوشەوەی تیشکی سەر و بنەوشەی کەمترێ بێتەوە گۆڕینی دی 4 بۆ دی 3 دەستخۆش دکتۆر بۆی کە کاتەکە بتوانین باسی بابەتەکانی تریشکین جگە لە ڤیتامین دی چی بابەتێکی ترگرنگە کە بتوانێت بەرگری جەستە بەهێزکە بڵێ اینجا ئەمە دێن ڤایتامین دی یعنی حەزەکەم اینجا ئێسمە سەری ڤایتامین دی بۆ نۆرمەڵی ئینسانێکی عادی کە بێ تووشی کۆرۆنا نەبێ و بەرگی خۆی کە بەلای کەمی ڕۆژی 5000 بێ ئەم 5000 بێ ئەمەل بە لەوەی کە لە خۆراک دەسەکەوێت و زۆربەی کەسیش ناتوانێت 5000 ئینتەرناشنال دیونێت لەم مەرحەلەیە بچیتە بەرخۆر بەلای کەمی 2-3 ساعات کەس ئەو توانایی نییە و بڕات و خاصن هەموو لەشی بەری خۆرکەوەمانە لەبەر ئیلا بێ بە سەپڵمنت بخۆیتمانە بە شێوەی حەبی خۆیمانە دووەم بریتە ڤایتامین سی کەواتە ئەتوانن بە شێوەی کەپسول و حەبەکان بالضبط بە شێوەی کەپسول و حەبەکان ڤیتامینەکان و بۆ زینک و بۆ بالضبط اینجا جۆرێکشین هەیە لەبارەوە بە حەزەکەم باسیکەم قسە و قسەڵۆکی ئەگەر زۆر ڤایتامین دی بخۆیە بێتە هۆیەوەی زیادبوونی هەڵبژین فعلا کە ڤایتامین دی خوارد 20 قات زیاتر لە ڕیخۆڵە و لە ڕیخۆڵەکان و گەدەتا کالسیۆم زۆر هەڵمژرێ و لە ئەنجامە تووشی کاڵکیولیشنە بیت و یاخو کالسیفیکیشنە بیت و تووشی بەردی گورچیلە کاتێ توش ئەبیت بە لای کەمیۆ 300 بۆ 400 هزار یەکەی جیهانی بخۆی لە ماوەیەکی درێژ کەمی وەکو هەفتەیەەکە ئەمە زۆر لەوە کەمترکە لەشی تۆ ئۆڕەدی خۆی هەر نەقسی هەیە لەبەر ترسی ئەوە نەبێمانە ئەگەر 3-4 مانگ لەسەرێک هەموو ڕۆژێ 50 بۆ 600 هزار یەکەی جیهانی خۆی کە کەس نایخوا اینجا بۆ هەیە تووشی بەردی گورچی لەو شتانە بێت بینەوە سەر پرسیارەکەت بریتە لە ڤایتامین سی ڤایتامین دی وەکوتمان کاریگەری تەواوەتی هەیە لە بەهێزکردنی خۆرکەسبەکانمان ڤایتامین سی ڤایتامینێکی ئاویە لە زۆربەی زۆری میوە و سۆزەکانە هەیە باشە لە نەباتەکانە هەیەنەک لە سەرچاو نەباتەکان نەک سەرچاوە سروشتەکانە ڤایتامین سی کاریگەریەکەی ئەوەیە کە وەکو GPS تحدیدی دژەتەنەکانەکە تحدید ڤایرۆسەکە یان ڕێک مەسەن بۆ من نیترۆفیل لیمفۆسایتەکە ئەڕوا بەلای ڤایرۆسەکە لەوانەیە نەزانێت نایناسێت و ئایا دژمنە یان ناسراوە ئەو کاتە ڤایتامین سی ڕێک وەکو GPS IPL لە شوێنەکانی ئاوایە لەبەر کاریگەریی زۆر چاکەیە بۆ دەستنیشانکردنی هەموو دژەتەنەکان وەکو دژمنێک و یەکسەر لە ئەنجامە قەپیاکردنی و لە ناوبردنیەمانە ڤایتامین سی بە هەمووان شێوە ڕۆژانە بە پێی نەکە ئاردەیەکی ڕۆژین 9 میلیگراممان پێویستە بەڵام لە ڤایتامین سیەکەش لە ڕێگەی میوەوانێ ئەتوانێت بخورێ خۆراک و میوەکان یا ئەوش بە هەمان شێوەتوانێت لە ڕێگەی حەبوو کەپسولەکانە بخورێ بڵێ ئەگەر بۆ نمونە ڤایتامین سی ئەگەر لە ڕۆژانی عادیە کە هیچ کۆڵی مشکلەیەکی نەخۆشیمان نییە بۆ من یەک بیبەری گەورەی سەوز 9 میلیگرامەکەی تایە 9 میلیگرام یەک بیبەری گەورەی سەوزەکان بۆڵ پێپەر پێوترێ ئەگەر خۆ یاخود 2 لیمۆ بە هەمووی و حتا توانی بە تۆکڵکەشەوە بیخۆیتەوەمانە
بەتەواتی 9 میلیگرامەکەی تیا بە زۆر کەس ئەوش ناخواتەوەمانە خۆتە نزانن ئێمە سەقافەتی سەوزە خواردنمان نییە ڤایتامین سی کەمە بەڵام ئێستا لەبەرەوەی کە پێویستی زەوترمانێ بە بەرگری لەشمان بەڕێی من هەموو کەسە پێویستی بەلای کەمیە لە بینی 300 بە 400 میلیگرام یان 3 قات بە 4 قاتێ و ئەو کەسەی کە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بێ بەلای کەمی لە بینی 500 میلیگرام بۆ 1000 یان 1 گرامی ئەوێتمان ڤایتامین سی کاریگەریی زۆر چاکی هەیە ڤایتامین سی باشەکەی لە حتا نەک هەر بۆ مۆزوعی نەخۆشیەکانی بۆ سەرطان سێکە لە گەورەترین علاجەکان لە عالەمە مەسن بۆ علاجکردنی سەرطان بریتێ لەوەی کەوا دۆزێکی زۆر یان جوعایکی زۆر گەوری ڤایتامین سی ئێن بە نەخۆشەکە لەبەرچی لەبەر ڤایتامین سی لە ڕووی پێکهاتی کیمیاییەکەوە لە چیە لە شەکرەچێت خاڵە سەرطانەکانشمان چێ دائیمەن بە شەکرەوە بەندن تۆ شەکر ناخۆی ئەمرێنی کاتێککە بڕێکی زۆر ڤایتامین سی ئەڕاتە ناوخانەکان تۆ خەلای سەرطانەکان دەمیانەکەن و ئەیخۆن کە خواردیان تەوان لە ناوێ بە عملیەیەکی بەکردارێکی کیمیاویەوە ئەبێ گۆڕێ بۆ H2O2 لە ئەنجامە دەبێت هۆی لە ناوبردنی خەلای سەرطان ڤایتامین سی زینکەکەش بکەین بۆی کە فرێ کاتەکە بڵێ سەرچاو باشە هاتیینە سەر ئەوەی کەوا زینک کاریگەری چێت زینک لەبەرەوەی کەوا یەکێکە لە منرالە قورسەکان و کۆڵی کانزا قورسەکان هاوهێزەکەی بریتێ لە ژمارە گردیلەکەی سیە کاریگەریی وای هەیەکەوە ئەنتیبەکتریاڵە ینی هەربا نزیکی بەکتریاکە بێتەوە ئەیکوژێت لە ئەنجامی ئەوەی کەوا ڕۆتنە ناوچی خانەکەەوە باشە ئەو عملی کەوتم کۆپیکردنەوەی پرۆتینەکانی ناو مادە جینیەکەی ڤایرۆسەکە ئەوسێن لە ئەنجامە ڤایرۆسەکەی ناتوانێت جاریکە بڕات دەرەوەمانە زینک ئەگەر ملاحظە بکەیت لە زۆربەی زۆری کرێمەکان و شتەکانی دەم و چاو و پێست و ئەمانە هەمووی زینکی تیا بۆ زینک لەبەرەوەی دژە بەکتریای دژە ڤایرۆسەوە هەروە دژە کاندیدایە خود دژە فطریات و ئەم شتانێ لەبەرەوە کاریگەریی زۆر زینک ڕۆژانە 10 میلیگراممان پێویستە زۆر کەمە ینی 1 لەسەر 100 گرامێکمان پێویستە بەڵام لە کاتی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەلای کەمیە تۆ پێویست پێ بەلای کەمیە 50 بۆ 100 میلیگرام و بە هیچ شێ مەترسن زۆر کەس دەڵێ ئەوام لێکەوەمانە کاتێک ئەگەر بۆ ماوەی مانگە زیاتر لە 100 میلیگرام خۆی ئینجا کاریگەری خراپی زینک ئەگاتە سەرمان زینک بە شێوەیەکی گشتی کاریگەریی زۆری هەیەەوە بۆ هەموو کەس پێویستە بیخوا و ئێستا دراساتی تازە ئەڵێ لە 7 ملیار کەس سەر ئەرزا 2 ملیار کەس کەمی زینکی هەیە نەقص زینکی بۆچی هەروکو چۆن ڤایتامین دی لەبەری ناچینە بەرخۆر زینکیش ئەو ئێمە لە چی وەرەگرین لە زۆربەی ڕۆکان وەرەگرینمانە و هەندێک گۆشتەکان هەموو ئەوەی کە ئایا ئێمە ڕۆکان بخۆین یاخو ئەو گیانلەبەرانە بخۆین مانگا و بزن و مەڕ و ئەمانە کە ئەوش بەربوومی ڕۆک خۆنمانە هەموو ئەرزمان بەتەواتی تەواو بووە لە زینکە لەبەرەوەی مەسەن بۆ ئەرزێکمان هەیە 2000 جار لەسەر یەک کێڕاوە تیانەماوە تەنها سەرچاوی ما بێتەوە بۆ زینک لەسەر ئەرزا ئیسە بریتێ لە چی بریتێ لە ئاوی دەریاکان کە بڕێکی زۆر بە ملیارڕاتانی ئێمەش نایخۆین لەبەرەوەی مادە ئەو گیانلەبەر ئاویەکان کە وتم خواردنە ماسیەکانمانە نایخۆین لەبەر زۆر بمان تووشی دەستخۆش دکتۆر ئێستا ئەگەر باسێک لە چۆنیەتی بە بەهێزکردنی بەرگری جەستی ئەو کەسانە بکەین کە ئێستا توشبووی ڤایرۆسەکان بەڕێستان پێما بە گیراوەیەکتان هێناوە باسێکی گیراوەکەمان بۆ کە بزانین ئەو گیراوەیە لە چی پێک هاتووە چۆن ئەخورێت یاخود ئەو کەسانی پێما بە تاقیکردنەوە لەسەر چەند کەسانێک کردووە ئەنجامەکەی چی بووە بەڵێ حەزەکەم باسی میکانیزمە ئەو بکەم کە لە ڕووی ئەوەی کەوا خواردنی تەندروست خوارد دائما لە ئەنجامی زۆر خواردن و خواردنی پیسەوە ئێمە ڕۆژانە ئۆکساندنی خراپ لەسەر لەشمانە دائما ملاحظە بکە ئەڵە مزاد ئەکسیدە یان بە عەربی یاخو بە ئینگلیزی ئەنتی ئۆکسیدان یا دژە ئۆکسان چییە دژە ئۆکسان لە لەشی مرۆڤ هەموو خانەکانمان بە مستەمری لە ئەنجامی زۆر خواردن و زوو خواردن خانەکانمان ژەنگ ئەگرێ بە معنایەکی زۆر کورتکراوەی یعنی سادەیی بۆی خەڵک تێبگاومانە لە ئەنجامی ئۆکسجین کە بیە لە ئاسن ئەبێ بە ژەنگ لە ئەنجامی ئەوە پێویستمان بە شتێکی کە پێێتە دژە ئۆکسینە بێ ئەو ژەنگە پاکاتۆکو فاس بێنی و پاچیکەیتمانە خانەکانی لەشمان ڕۆژانە ئەوەی خواردنی ناتەندروستە خۆین یەک لەسەر دەی ئەوەنە دژە ئۆکسێنەر ناخۆین کە برتێ لە سەوزەکان و میوەکان و خواردنە بە تەندروستەکانمانە لەبەرەوە بیرۆکێکی وان بۆ هات وەختی خۆی بۆ ئەوی کەوا میتابۆلیزم خاصم بۆ دابەزینی کێش تقریبا 5-6 مانگ لەوە پێش زۆر دراساتم لەسەر کرد و ئەمانە کە بتوانم گیراوەی دروستکەم زۆربەی زۆری ئەو گەڕۆکیەکان هەمووی سروشتیە 100% نەدەرمانی تیان لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنایە تۆ ئەم تاقیکردنیان مەحاولەیە ساڵێکە بێ پێشتر بەکارمەهێنا بۆچی بۆ بەرزبوونەوەی میتابۆلیزم بە قوتەکە ئارەقەکەی تۆ زیاتر بۆی وەزن دابەزێ چکە هەر شتێ بێتەوەی سەریعبوونی میتابۆلیزم باشترە بۆ خەڵکێکە بتوانێت وەزی دابەزێن بەڵام لە ئەنجامی کێش دابەزاندنی بەڵێ بەتەکی یەکەم بۆ کێش دابەزان دوم بۆ زیادبوونی بەڵام ئەگەر بێت و لەشی مرۆڤ بەو شێوەی بڕێ مەسەن بۆ منە ئەگەر تۆ بۆ نمونە بە زۆر بە ساکاری مەسەن دوو بەش بۆ نمونە بڵین تۆ ئۆکساندن لەشتا هەبێ ئەگەر دەبەش خۆیت بەتەواتی دقاتی ئەوە زیاتر تۆ لە شو پاک بێت و لە هەمووانە کاتێک کە ئەم دژە ئۆکسێنەرزانە بە قوتانە کە چوە ناو لەشەوە بەتەواتی لەش ئیستراحەت ئەکا لە ڕووی خانەکانتەوە یەکەم شت کە ئیسفادە بکە بریتێ لە بەرگری لەشمە لەبەرەوە گیراوەکە بریتێ لەوەی کەوا مجموعەیەکی زۆر لە دژە ئۆکسێنەرەکانن
تامی خۆشە هیچ مشکلێکی ئەوەی نییە هەتا ئەم لەحظەی تقریبان زیاتر لە 12 کەسی نەخۆشی کۆرۆنامان داوامانە پێی هەمویان ئەنجامی پۆزتیڤیان هەبووە تا ئیسا یەک کۆمنتی نەگەتیڤم وەرنەگرتووە لە هەموو کەسەوە پۆزتیڤەکە چۆنە یعنی چیان پۆزتیڤەکان بۆ منە زۆربەی زۆران کە خواردیانە طبعاً بۆ منە ئەمە بۆ بەشی دوو ڕۆژی ئەکا بۆ منە یەک بڵیەوە دوایە کە خەفیفەکەیتەوە هەندێکیان ئەخوان تەلەفۆنیان بۆ کردم بڵێ بۆ منە هەنەستۆنیەکەمان کەم بووەوە هەندێکیان ئەڵێ تاکەم کەم بووەوە هەندێکیان ئەڵێ شەهیەت و شتیوام نەماوە بەرەبەر و چاکبوون ڕۆشتم هەندێکیان ئازاری گورچیلیان هەبوو چاکبوونەوە هەندێکیان سکچوونیان هەیە لە حەزڵ کە زۆر لە ئەو نەخۆشەکانی ڤایرۆس کۆرۆنامان سکچوونێکی زۆرانەیە وەزیان چاک بووەوە بەتەواتی لەبەرەوەی ئەمە وەکو ئەتوانم بڵێم مەسەڵ ڕۆژانە ئەگەر بڕێکی بڵین سین ئۆکساندن لەشتا ڕووبە خواردنەکەی چۆنە دکتۆر ینی ئەو بڵە بەشی چەند ڕۆژ ئەو بڵە بەشی دوو ڕۆژەکە نیوەی ئەم بڵاکێتان پەرداخ و نیمێ ئەوە باشە اینجا ئاوی لە مۆسەکە سێوم تێکردبوو ئەبێت تێکەڵی ئەو بکرێت نەک ئەوی کە بەتەنیا بە خستی بخورێت بەڵێ بە خەسی ناخورێتەوە ئاوی لە مۆسەکە سێوم تێکردبووی تام و بەلەزەتی خۆش بێ و لە ئەنجامی ئەمەشا پێویستە ئەو کەسێک کە ئەمە ئەخوات ئیتر لەو لەحظەیەوە دەستکا بە خواردنی تەندروست دوورکەوێتەوە لە شەکر و شەربەت و کاربۆهایدرێتە پاڵەوراوەکان کە برتین لە کێک و پاقلاوە و نەستەلە و ساردی و شەربەت و برنج و نان و هەموو ئەم نەک هەر شیرینی ینی هەموو زۆربەی کاربۆهایدرێتەکان کە بێت هۆی لاوازبوون کە نسبەی هەوکردن لە شەمرۆڤازەکەنەمانە ئەوێ دەستکەی بە خواردنی تەندروست کە بریتە لە سەوزەواتەکان حتا میۆکانی شەوێ کەم کردن باشە دکتۆر یەک پرسیاری تر ئەو کەسانەی کە توشبی ڤایرۆسەکان تەنها ئەوە بخۆن بە تەنیا بەسە یاخود پێویستەکە ڤایتامینەکانیشیان لەگەڵا بخورێت ئەبێ لەگەڵ سەپلمنتەکانە بە هەموو کەسم وتووە ئەگەر یەکێک ئەیخوا بەلای کەمی ڕۆژانە 10,000 ئینتەرناشنال یونت بۆ کەسێک کە تووشی ڤایرۆس کۆرۆنا بووە 10,000 ئینتەرناشنال یونت ڤایتامین دی بەلای کەمی 50 میلیگرام زینک ڕۆژانە 1 گرام لە بینی 500 میلیگرام بۆ 1 گرام ڤایتامین سی 400 ئینتەرناشنال یونت ڤایتامین ای ئەمانە ئەبێ هەمووی بەسەرێکەوە بخوات بەلای کەمیە بۆ ئەوی باشترین تەسیرات لە چەند ئەو گیرایە دکتۆر لە چەند مادە پێکاتەوە بەلای کەمیە 12 بۆ 13 مادە 12 بۆ 13 اینجا ئەمە ساڵێک خۆم ئەی خۆم خێزانەکەم ئەیخوا یاوە بە زۆربەی برادران و خزم و کەسکاری خۆمان هیچ جۆرت پێکاتەکانمان پێ ناڵێ دکتۆر پێکاتەکە شتێ نییە هەر ئەوە بڵێم یعنی خەڵک دروستی کاومانە ئەوە زۆر یعنی نییەمانە ئەمە یەک و دۆمیش ئەمە بەتەواوی داتای زۆرتریش کۆکەمەوە هەتا ئەم لەحزەی شەر بە خۆڕایی بەبێ بەرامبەر عەفودام ناوە بۆ نەخۆشوانی کۆرۆنا و 2 هەفتێ تا نهایەتی ئەم هەفتەیەش ئەگەر ئیقبالی چاکتری هەبوو لە بدایەت مەرحلە یەکەم ئەو کاتای خێنە شتێکی زۆر ڕەمزی یعنی بە پارێکی زۆر ڕەمزی بۆ کەسانی کە تووشی کۆرۆنا بوونەوە هەتا ئاگاتە باشە دکتۆر بەڕێستان وتان لە 12 بۆ 13 مادە پێکاتوە ئەو پێکاتانەی بە شێوەیەک ئەو گیراوەی لە دروستکراوە کە بەها خۆراکێکی لە دەست نەیاوە بەتەکیدی مەسەن زۆر گەرمکردن یەکێ لەو نانێکەوە بەها خۆراکی لە دەستە مەسەن بۆ من کاتێکەوە مادەکانم گەرم کرد بە شێوەیەکی زۆر کەم زۆر دژە ئۆکسیجنەکانی هەندێ مادە کە تۆزە گەرمە کرد ئەداتەوە زیاتر ئەداتەوە مەسەن ئاوی لیمۆ سەرکەسەوە کە لەبەر ڤایتامین سی لە ئاوی لیمۆکایە بە هیچ شێوە گەرمی ناوێکی چون ڤایتامین سی یەکێ لە هەموو ڤیتامینەکانی کرد لەسەر ئەرزە بە زۆر سنسیتیڤ و حساس بەرامبەر گەرمکردن لەبەر بە هیچ شێوەیە ساردێکم و ئینجا ڤیتامین سیەکەی کە بە شێوەی لیمۆ کە تێم کردوانە لەبەرەوە لە حەزەی هەموو ئەوشتانم کردو کوڕەچاوی هەموو کۆڵێ پێداویستە پزیشکانم کردووە لەبارەی ئەوە و تا ئێستا یەک کەس کۆمنتێکی خراپی نەبووە بەرامبەری بڵێمانە في كل الأحوال عفوا كحظكم زوزو بيلا ما تعرف سر النية وفيروس كورونا وبهيش شيء من دعاية وناكم فيروس كورونا مدزيته بله أما هيراويك كمتعرف سر النية بلام جاستين برجري جسيل شو بهذا كاو باشترين سبب بوي كبتواني تعرف ظالبي بس فيروس كورونا. دستكان خوش بدكتور كان دوارين معي بريست بو أو كساني كساه سلامة توجنبون بو كسانش كأستوجبي فيروس كان تشيب كان. زوزر شاكر راسي بن للزو أمريكا أو برسارم اللي وكالة لناوندك ميدايو. عزیزان هەموومان گەشتینە قەناعەتەوەکەوە ملاحظە کردە زۆر بەمان خواردنی ناتەندروستمانێ ژیانی تەندروستمانێ و بە هیچ شێوەیەک هیچ کەسێ ناتوانێت قەناعەتمان پێ بکە نە ژیانی تەندروست هەڵبژێرین نەخواردنی تەندروست بژێرین لێرە ڤایرۆسی کۆرۆنا بە زۆری هات ئەو دەرسەی پێوتینکەوە ئەها چەندێ لەشمان ڤڵنەربڵە چەندێ لەشمان لاوازە سەیری نسبەی ئەو مردانەکەی کەیسەر لە شاری سلێمانیایی بینێمانە هەر ملاحظەکە لە سەیری فەیسبووکمانەکە ئازانەوە باشترین دەرسە ئیتر لەمەوە لە ئینسان یەک جار قەراری تەواتی بە بڵێ ژیانی تەندروست هەڵبژێرم کە پڕبێ لە حرەکە دوور لە خەمۆکی پڕبێ لە وەرزش و لە هەمان کە خواردنی تەندروست هەڵبژێرم کە ئیتر دوورکەومەوە بە یەکجاری وەکوڵیت باسکەم لەگەڵ خواردنی شەکر و شەربەت و ساردی و هەرچی جۆری هەموو ئینەکانی شەکر و کۆڵی کاربۆهایدرێت پاڵێرەوەکان بۆی ژیانێکی تەندروست بژین
تەنها شتێک بتێ خۆت بپارێزی لە مۆلا کێڵە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی خراپتر نایە ساڵی داهاتوو لەبەر پێویستە یەک باشترین ئەوەی قەرارێکی تەواوەتی یەکجاری بین کەوا ژیانی تەندروست هەڵبژێرین لەمۆلا. دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان، زۆر سپاس بۆ ئامادەبوون، زۆر سپاس بۆ دکتۆر زانا ئەحمەد کە بەڕێزیان سپۆری خۆراکن لە بەشەی پرۆگرام لەگەڵمان و سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایی و زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای وچانێکی کورت و پاش وچانەکان لە تەوەری دووەمی پرۆگرام لەگەڵتان بەرداوە بین. بەڵێ بەڕێزان لە تەوەری دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوامی نەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر میدیای حیزبی. بێگومان میدیا بە شێوەیەکی گشتی بە بیسرا و بینرا و بە نووسراوی شەوانەیە کە ڕۆژنامە دەگرێتەوانێ بڵێ مێژوویەکی دێرینی هەیە و لەگەڵ ئەوەشدا میدیای حیزبی ئەزمونێکی زۆری هەیە. لەم پرۆگرامەیە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئایا میدیای حیزبی یاخود بڵێن میدیای حیزبی تا چەند توانیوێتی بەرەو پێشەوە بچێ یاخود میدیا حیزبی بڵین وەستاوە و پاشەکشەی کردو. لە هەمان کاتدا ئەو ڕێگری و هۆکارانە چین کە بۆتە ڕێگر لە بەردەم میدیای حیزبیا بۆی کە زیاتر بەرەو پێشەوە بچێ. بۆ ئەم مەبەستا ئێمە نووسەر و ڕۆژنامەنووسێک لە شاری هەولێر کتێبێکی یاخود توێژینەوەیکی زانستی کردو بەرهەمێکی بە چاپ گەیاندۆ کە ئێستا لە چاپخانەی هێشتا تەواو نەبووە. بەرهەمەکەی تایبەتە بە میدیای حیزبی و ڕێگریەکانی بەردەم بەرەو پێشچوونی میدیای حیزبی چی بووە کە پێم وا بێت سیانزەیەمین بەرهەمێتی بە چاپی گەیاندووە کە میوانەکەشمان ئەمڕۆ لە ستۆدیۆ کاک مەسعود مەلا هەمزەیە کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. کاک مەسعود سڵاو لێبێ و ئەم کاتت باش. پێم خۆشە پێش ئەوەی کا بچینە سەر ناوەڕۆکی بابەت و توێژینەوەکە لەوە دەست پێ بکەم کە پێم وابێت بەڕێستان بەرهەمی پێشووترتان تایبەت بووە بە سەرچاوەکانی هەواڵ لە ڕۆژنامەگەری کوردی داواتە دوو بابەتن تایبەتن بە ڕۆژنامە و بە میدیا. چی وای لە بەڕێستان کرد کە ئەم توێژینەوانە ئەنجام بن یا ئامانجی بەڕێستان چی بۆ لە ئەنجامدانی ئەم جۆرە توێژینەوانە؟ سڵاو ئەم کاتەی ئێوە و تەواوی بینەرانی کەناڵی گەری کوردستان باش. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە تاکو بتوانین قسە بکەین لەسەر دۆخی میدیای حیزبی لە کوردستان. بەر لەوەی باز لەم کتێبە بکەین ئەگەر بمێ باسی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە. بەڵێ ئەمە سیانزەمین کتێبی چاپکراوی منە ئێستا لە چاپخانەیە. دووەم کتێبمە لە بواری ڕاگەیاندن. پرسیارەکەی جەنابەت ئەوەیە بۆچی بواری ڕاگەیاندن. لە ڕاستیە من خۆم هەم وەکو نووسەر و ڕۆژنامەنووس
ساڵانێکە کار دەکەم و هەمیش وەکو دەرچوێکی بەشی ڕاگەیاندن کە من خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسم لە بواری ڕاگەیاندن کتێبی پێشم کە بە ناوی سەرچاوەکانی هەواڵ بوو لە ڕۆژنامەگەری کوردی ئەمیان وەکو تێزی دەرچوونم بوو یا وەکو توێژینەوەی قۆناغی چوارە میزانکۆ کە پێویستە لەسەر هەموو خوێندکارێک ئەم توێژینەوەی بکات بۆی وەکو بەشێک لە وەرگرتنی بڕوانامە زانستیەکەی بێت ئەمە هۆکارە و دەشتوانم بڵێم حەزم بۆ میدیا و ئارەزوو هیوایەتم بۆ ئەوەی کە بتوانین میدیای کوردی زیاتر بەرەو پێش بچێ من بەردەوام دەبم درێژە دەدەم بەوەی لە ڕێگای توێژینەوەی زانستیەوە کار بکەین لەسەر میدیا و دەرخستنی کەم و کوڕیەکان کێشەکان و لە هەمان کاتدا لە بەرامبەر دەرخستنی کێشە و کەم و کوڕەکان ڕێگە چارە و چارەسەرەکان بە شێوازێکی زانستی و لەژێر سێبەری سەرچاوی زانستی و ڕای پسپۆڕانی بوارەکە بیخەینە ڕوو. بەڵێ کاک مەسعود کەواتە ئێستا دۆخی میدیای حیزبی لە هەرێمی کوردستانە چۆنە یان تا چەند ڕێگر و بربەست هەیە لە بەردەم کارکردنیاندا؟ بەڵێ بەر لەوەی باس لە دۆخی ئێستای میدیای حیزبی بکەین من پێم وایە و کتێبم باشترین ڕوونکردنەوەی بۆ ئەمە کتێبەکە لە 236 لاپەڕە پێکدێت لە سێ بەش ناتوانین ئێمە ناتوانین باسی دۆخی میدیای حیزبی بکەین لە ئێستادا ئەگەر نەگەڕێنەوە بۆ ڕابردوو من دەمەوێت باسی ناوەرۆکی کتێبەکە بکەم بۆی هەم بەرچاوی جەناب و بینەران ڕوون بێت لەبارەی کتێبەکە و هەمیش بزانن بە چ ئاراستەیە کار کراوە تاوەکو لە دوای ئەوە بتوانین قسە لەسەر دۆخی میدیای حیزبی بکەین. ئاشکرا میدیای حیزبی لە هەرێمی کوردستان بە تایبەت ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین توێژینەوەکەش هەرتەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان میدیای حیزبی لەگەڵ دروستبوونی هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان یا لە باشووری کوردستان سەری هەڵداوە کەواتە تەمەنی میدیای حیزبی هاوتەری بە لەگەڵ تەمەنی هێز و لایەنە سیاسیەکان لە قۆناغی دووەمی کە بێگومان قۆناغی یەکەم ئەو کاتێک کە میدیای حیزبی هاوکاتی خەباتی چەکداری لە قۆناغی نهێنی بووە لە شاخ بووە بۆ نمونە ئەو کاتە لە ڕێگای ئێزگەکان یا لە ڕێگای بڵاوکراوە نهێنیەکان بووە. قۆناغی دووەم کە من لە توێژنەوەکە ناوم ناوە قۆناغی گەشە سندن و بەرەو پێشچوونی میدیای حیزبی لە کوردستان لە دوای ڕاپەڕینەوە دەست پێ دەکات. بێگومان ڕاپەڕین هەمومان دەزانین دەرفەتێکی مێژووی گرنگ بوو بۆ گەلی کوردستان کە تێیدا ئازادی بۆ هەرێمی کوردستان فراهەم بوو لەوێ ئیتر میدیای حیزبی زۆر زیاتر فراوان بوو بۆ یەکەم جار لە مێژووی کورد حزبی کوردی تەلەڤزیۆنی ناوخۆی دامەزران دوای ئەوە بە تێپەڕبوونی کەمتر لە 10 ساڵ کەناڵی ئاسمانیشی هاتە سەر هەموو ئەو قۆناغانە وای کردبوو میدیای حزبی جۆرێک لە پێشکەوتنی زۆر باش بەخۆیەوە ببینێ بەڵام ئەمڕۆ ئەگەر ئێمە باسدا دۆخی ئەمڕۆی میدیای حزبی بکەین بەداخەوە توێژینەوەکەی من ئەنجامم داوە ئەو سەرچاوانەی لەبەردەستمانێت پێمان ناڵێن میدیای حزبی لە دۆخێکی باشدا بەداخەوە میدیای حزبی مەبەست کە دەڵێم میدیای حزبی مەبەستم هەموو هێزەکانە من لە توێژینەوەکە زیاتر لە باسم لە 5 هێزە سەرچەکەی کوردستان کردووە ئەم قسەیە بۆ هەر 5 هێزەکە ڕاستە بەداخەوە میدیای حزبی لە پاشەکشەیەکی خراپدایە ئەگەر بین باسی هۆکارەکان بکەین بێگومان هۆکارەکان زۆرن بە شێوەیەکی گشتی دۆخی میدیای حزبی لە دۆخێکی خراپدایە و بە تایبەت بڵێ هۆکارەکان زۆرن من پێم وایە لە توێژینەوەکە بە زیاتر لە 25 هۆکار خستومەتە ڕوو بەشێکیان پەیوەستە بە هێز و لایەنە سیاسیەکان خۆیانەوە کە من پێم وایە وەک چۆن لە سەرەتای نەوەتەکان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەرنامەیان هەبوو پلانیان هەبوو بۆی میدیای حزبی دابمەزرێن و پێشی بخەن پێم وایە ئێستا یەکێ لە هۆکارە هەرە سەرچەکانی پاشەکشەی میدیای حزبی حزبەکان خۆیانن لەوەی ئەم قسەیەکی سیر بێت بینەر بپرسێ بڵێ چۆن هێزە سیاسەکان ئەو هەموو پارێزە بەلاحە لە میدیای حزبی سەرف دەکەن و خۆیان دەیانەوە بێهێز بێت دیارە هۆکارەکان زۆر ڕوونە یەکێ لە هۆکارە هەرە سەرچەکان ئێمە ئێستا لە کوردستان پەیدابوونی جۆرێکی تر لە میدیایە کە لای خەڵک یا لای توێژەران تا ئێستا بە میدیای سێبەر ناوی هاتووە بەڵام من لە کتێبەکەم من لەو کتێبە تازەم میدیای سێبەرم ناو میدیای پۆست حزبی یەکێ لە هۆکارە هەرە سەرچیەکانی پاشەکشەی میدیای حزبی لە کوردستان میدیای پۆست حزبیە میدیای سێبەر یا میدیای پۆست حزبی چی ئەگرێتەوە؟ میدیای بەڵێ
میدیای پۆست حزبی من وا پێناسەی دەکەم لەوەی ئەمە وتوێژ دروست بکات و پسپۆڕان وەڵامی بدەنەوە لای من میدیای پۆست حزبی هەموو ئەو میدیایانن کە لەلایەن هێز و لایەنە سیاسەکانەوە یا لەلایەن کەسایەتی هێز و لایەنە سیاسەکانەوە پشتگیری و پشتیوانی دەکرێن لە شێوەی کارکردنیان وا خۆیان نیشان دەدەن کە ئەمانە سربەخۆن و ئەهلین دوور لە دەستێوەردانی حزبن بەڵام لە ڕاستیدا ئەمانە هەموو ئەو جۆرە لە میدیایانە زۆرێکە لە تەقلیدی کەناڵی جەزیرەی عەرەبی و میدیای زۆر حزبیترن لەو میدیانێک کە بە ناوی فەرمی هەن و لەژێر سێبەری مەکتەبی ڕاگەیاندنەکاندان بۆ نمونە ئێمە ئەگەر بەراوردێک بکەین میدیای حزبی زۆر لە پرسەکان میدیای حزبی مەسئولانە دەبێ مامەڵە بکات بۆ نمونە میدیای حزبی ناتوانێت هەواڵی ناڕاست بڵاو بکاتەوە لەوانەیە لەسەر هەواڵێکی میدیای حزبی گەورەترین کێشە لە کوردستان دروست بێت بەڵام دەبینین میدیای پۆست حزبی بە پێچەوانەوە بەو ئاراستەیە ئیش دەکات کە لە بەرژەوەندی ئەو مەسئولەیە ئەو لێپرسراوەیە ئەو حزبەیە کە پاڵپشتی دەکات تەنانەت بەداخەوە من لە توێژینەوەکە گەشتومەتەوە ئەنجامە میدیای پۆست حزبی لە کوردستان نەیتوانیوە ماوەیەکی زۆر خۆی ڕابگرێ وەکو بێلایەن و وەکو سربەخۆ خۆی نیشان بدات بەڵێ لە هەندێک پرس من زۆر زاروتمە لە هەندێک پرس هەوڵ دەدا بێلایەنانە مامەڵە بکە بەڵام لە کاتی دروستبوونی گرژی و ئاڵۆزی نێوان هێز و لایەنە سیاسەکان میدیای پۆست حزبی زۆر چڕتر زۆر تونتر زۆر خراپتر زۆر بە شێوازی تر بە شێوازی نەگونجاوتر لە میدیای حزبەکە مامەڵە دەکا و هەوڵ دەدا پرسەکان تەختیە بکات کە من پێم وایە لە بەشی قسەکانی پێشوم قسەیەکم کردوتم هێزە سیاسەکان بەشێکیان هۆکارن بۆەوەی میدیای حزبی پاشەکشە بکە و بێهێز بێت من پێم وایە ئەم هۆکارە لەوەوە سەرچاوی گرتووە هێزە سیاسەکان و کەسایەتی ناو هێزە سیاسەکان دەیبینن ئەوەی میدیای پۆست حزبی بۆ حزبەکان و بۆ کەسایەتەکان ئەنجامی دەدا بە تایبەت لە شکاندنی یەکتر و لە دروستکردنی قەیران و برەودان بە قەیرانەکان میدیای حزبی لەبەرەوەی میدیایەکە بە پرسیارانە مامەڵە دەکات میدیایەکە دەبێ ورد کار بکات ناتوانێت وەکو ئەوان کار بکات بۆیە خەریکە ئێمە دەبینین من هەر لە توێژینەوەکە ئەوەم خستۆتە ڕوو ئەگەر لە نێوان ساڵی 2013 بۆ ئێستا کە ساڵی 2020 بەراوردێک بکەین ژمارە میدیا حزبیەکان لە کوردستان بە نووسرا و بە بینرا و بە خوێنرا و کە ڕۆژنامە دەگرێتەوە ژمارەیان یەکجار کەمی کردووە لە بەرامبەرەوەدا میدیای سێبەر بە تایبەت هەم لە بواری تەلەڤیزۆن و چاپکرا و هەمیش بە تایبەتتر لە بواری ئەلیکترۆنی دەبینین میدیای پۆست حزبی زۆر بە شێوەیەکی فراوان گەشەی کردووە تەنانەت میدیای پۆست حزبی ئێمە دەتوانین ناوی بنین میدیای ئەشخاصیش میدیای کەسایەتیەکان میدیای حزبی ڕۆژنامە و میدیای جاران سەرچاوێکی داهات بۆ حیزب بەڵام لە ئێستادا پارە و تەنانەت توانە و پاراکانیش لەلایەن حیزبەوە دابین دەکرێت بۆ ڕۆژنامە و بۆ میدیاکان هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەم پێچەوانە بوونەوەی بۆ چییە؟ بەڵێ سنوورخان بەڵێ وایە جاران پارەشی پەیدا دەکرد من پێم وایە ئێستاش لە هەرێمی کوردستان ئەگەر میدیا خاوەنی بەرنامە و خاوەنی استراتیژێکی ڕوون بێت دەتوانێت لانی کەم بەشێک لە پارە پەیدا بکات بەڵام ئەگەر هاتوو هێزە سیاسەکان پارەیەکیان تەرخان کردووە پاریان تەرخان کردو بۆ میدیا بەڵام لە ڕووی ستراتیژیەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی پێشکەوتنی تەکنەلۆژیەکانەوە لە هەموو ئەو ڕوانە بایەخێکی وایان بەو میدیایانەدات بێگومان و میدیا ناتوانێت پارە پەیدا بکات ئەمڕۆ سەردەمێک پەیدا بووە جیهان کراوەتەوە هەر یەکێک لە ئێمە سمارتفۆنەکەی دەستمان مۆبایلەکەی دەستمان تەلەڤیزۆنێکە بۆ خۆی ماڵپەڕێکە بۆ خۆی هەموو شتێکە ئەمڕۆ بینەری کورد گەیشتۆتە ئاستێک دەیەوێت خێراترین شتەکان لە کەناڵە میدیایەکان ببینێت میدیای حزبی بەو شێوەیە کە ئێهمال کراوە بۆ نمونە من ئاگادارم بەشێک لە میدیا حزبەکان تا ئێستاش کەلوپەلەکانیان کەلوپەری سەرەتای ساڵی 2000ەکانە 2005 و 6 و تا 2010 ئێستا ئێمە لە ساڵی 2020 داین بەم شێوازە بەم ئیمکانیاتەوە چۆن میدیای حزبی دەتوانێت چێبڕچەی میدیاکانی تر بکات لە بەرامبەر چیدا
لە بەرامبەر میدیایەکی پۆست حزبیدا کە پارەیەکی یەکجار زەبەلاحی بۆ تەرخان کراوە هەمان کارمەند لە کەناڵێکی حزبی موچەکەی ئەگەر بۆ نمونە $2 بێت لە میدیا پۆست حزبیەکە $10 وەردەگرێت ئەمانە هەمووی هۆکارن اینجا کە من ئەو قسانە دەکەم و کە لە توێژینەوەکە خراوەتە ڕوو مەبەست ئەوە نییە میدیا حزبیەکان و کەسانی ناو میدیا حزبیەکان خۆشیان بەرپرس نین لەو پاشە کشەیە نەخێر میدیا حزبیەکانیش و ئەو کەسانی کە کار دەکەن لە نێو میدیا حزبیەکانیش ئەوانیش بەشێک لە بەرپرسیارەتی ئەو دۆخەیان دەکەوێتە ئەستۆ ئەوانیش بەشێکن لە هۆکاری لاوازبوون و پاشەکشەی میدیای حزبی کەواتە بڕی ئەو موچەیە کاک مەسعود هۆکارە بۆ ئەوەی کە میدیاکارێک لە میدیایەکی حیزبی ئەوانێ بڕواتن ناو میدیایەکی بەناو سەربەخۆ بەناو ئەهلی سنوورخانێمە کە باسی موچە دەکەین وەکو نمونەیەک موچە سەرەتاترین مافی هەموو تاچێکە هەر ڕۆژنامەنووسێک لە ئێمە ئەگەر سەیری جیهان بکەین سەیری میدیا جیهانیەکان بکەین کاری ڕۆژنامەوانی بەشێکە لە بازرگانی هەموو ڕۆژنامەنووسێک مافی خۆیەتی مافێکی زۆر ڕەوا و زۆر سەرەتایی خۆیەتی موچەیەکی باشی هەبێت ڕۆژنامەنووس و میدیاکاری حزبی بەڵێ زۆر دڵسۆزە بۆ حزبەکەی وەلایی هەیە هەموو مواسەفاتێکی تایە بەڵام ئەو ڕۆژنامەنووسە حزبەت چی بکە ئەگەر بە 45 ڕۆژ جارێک و بە 50 ڕۆژ جارێک موچەیەک وەربگرێت چارەکی ئەو موچەیە بێت کە لە کەناڵێکی لە میدیایەکی پۆست حزبی وەری دەگرێت چۆن ئەو وەلا ئەدەمێنێت نەفسیەن لە ڕووی دەرونیەوە ئینسان لە ڕووی دەرونیەوە ئەو ڕۆژنامەنووسە تێک دەشتێت لە ڕووی دەرونیەوە ناتوانێت بیر لە داهێنان بکاتەوە ناتوانێت بیر لە شێوازێکی نوێ بۆ مامەڵەکردن و بۆ ئیشکردن و بدۆزێتەوە وای لێ دێت ئەو میدیاکارێک تەنها کات بەڕێ دەکات بۆ ئەوەی بەڕێ دەکات بۆی بگاتە سەری مانگ و موچەکەی وەربگرێت دەست خۆش کاک مەسعود کاتمان زۆر کەم ماوە پێم خۆشە لە کۆتاییە ئاماژەیە بە پرۆژەی داهاتووتان بکەی ئایا پرۆژەی داهاتووتان هەیە و ئەگەر هەیە هەروەکو ئەم دوو بەرهەمەی کۆتاییتان تایبەتە بێ بە ڕۆژنامە و بە میدیا یاخود بابەتێکی جیاواز دەبێت سوپاس بۆ ئێوە بە دڵنیاییەوە پرۆژەی داهاتوم هەیە من بەس زۆر بە کورتی بەر لەوەی باسی پرۆژەی داهاتوم کەم دەمەوێت زۆر سوپاسی هەڤاڵان مەلا ئاریان بکەم کە ئەرچی پێداچنەوە ئەم کتێبەی گرتە ئەستۆ زۆر هاوکار بوو تەنانەت لە هەڵبژاردننی ناوەکەش بە خەیاڵی پراوداوە و هەروها هەڤاڵ ستران عەبدوڵڵا کە پێشچی بۆ کتێبەکە نووسیوە من بە گرنگی دەزانم سوپاسیان بکەم ئینشاڵڵا لە 1-2 هەفتەی داهاتوو کتێبەکە لە چاپخانە تەواو دەبێت و چاپ دەکرێت بە دڵنیاییەوە بۆ پرۆژەی داهاتووم لە ئێستادا دوسێ پرۆژەم لە بەردەستدایە بەڵام گرنگترین پرۆژەیان کتێبێکە لەبارەی یەکێک لەو ژانرە ڕۆژنامەوانیانەی کە تا ئێستا کاری لەسەر دەکرێت بەداخەوە لە ناو کورد زۆر بە کەمی ئیشی لەسەر کراوە و لەسەری نووسراوە هەوڵ دەدەم لە ئایندەدا چاپی بکەم و دەشمەوێت ئەوە بڵێم کتێبی بە خەیاڵی پراوداوە بەرهەمی ئەو کەرەنتینە و لە ماڵەوەمانەوە بوو ئەگەر ئەو کەرەنتینە و لە ماڵەوەمانەوە خۆپارێزە نەبووایە پێم وانە بوو بتوانم لە ماوەیەکی ئاوا کەمدا ئەو کتێبە بە چاپ بگەینم دەستەکانە خۆش بێت کاک مەسعود زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ مەسعود مەلا هەمزە کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامە نووسن سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشویستان ئێستاشە چینە لای راپۆرتێک کە تایبەتە بە دروستکردنی یان کارگەی دروستکردنی پێینی کیمیایی تایبەت بە کوشتوکاڵ کە پێم وابێت یەکەم کارگەیە لەو سنوورەدا بکرێتەوە لە پێنجوێن فەرموو با پێکەوە بینەری بین و دواتر لە تەوەری سێیەم لەگەڵتان بەردەوام بین. ئەم کارگەیە خۆمان ساڵی یەکەم پێکاتەکەی کە دەستمان پێکردیانی بە دروستکردنی ئەم مەوادە پێکاتەکان هەمووی ناوخۆیین پێکاتۆ لە چەند جۆر پێینی ئاژەڵی وەک پەینی گامێشی ڕێخنی دەواژن و پشقەلی باڵی حیوان وردە بۆ ماوەی زیاتر لە ساڵەکەنیشان ئێمە بە
نایترۆجن زیادکردی نایترۆجن ئاخوێنین نایترۆجن بۆ زیاد دەکەین لەبەرەوەی دایپۆشین لەبەرەوەی کەڕ و زیان بەخشەکان و باکتریا زیان بەخشەکان لە ناوچیە ئەم مادانە بەشێکی هەر لە ناوخۆت دەورپشتی خۆمان یعنی لە سنوورەکەی خۆمانە مەوجودە بەشێکشی لە منتەقەی گەرمیان لە سنووری ناحیەی مەیان و ناوە بوانێنن بەکارهێنانی ئەم سامادە یعنی هەر جوتیارێک هەر فەلاحێک لەم ماوەدە بەکاربێنێت ڕێژەی تاجی زۆر زیاترە بێت لەوەی کە سەمادی کیمیایی بەکارهێنابێت کەڕ و زیان بەخشەکانی ناو ئەرزەکەی لە ناوە بات کەڕ و زەراعەتەکەی بەهۆی گەشەی خێرای ئەم مەوادە لە ڕۆکەکانە دوو یەخاتەوە لە کۆمەڵە کەڕووی کە ساڵانی پێشتر مەسەلەن گیری خوارەوە بەدەستیەوە بە کولفەیەکی زۆر ینی پارەی ویستۆ تا چارەسەری ئەو کەڕوانە بکە لەو ماوەدەیەمە نییە الحەمدولله یان ڕێژەی ئەو کەڕوانە کەمەکاتەوە وەکو کوتی زەراعی کۆمەڵێ پێکاتە بوون بەکارمانێنا بە تێچوونێکی زۆر و بە شێوازێکی زۆر بەکارمانێنان ئێمە هیچ نەتیجەیەکی نەبوو بۆمان بۆ نمونە بەزیم ساڵێک ئێمە هەساین ئەم پێکاتەمان بەکارێنان پێکاتەوە ئەمەدی سنووری خۆمان پێنجێن لە ڕووی ئینتاج و شێوازی بەروبوونەکانە سپاس بەخوا بەروبوونێکی جوان و ڕزقێکی بێئیلەت و تائیسە سپاس بەخوا ڕەنگە بڵێم هیچ مادەیەکی ترکە لە وڵاتانە بۆمانێت ئەو جوابەی نەدابێت کە ئەمایەتی لە مەنتیقەکە و ئێمە هەموو سنوورەکەی خۆمان ئەوەی لەم مادەی بەکارێنا بەڕاستی لەم مادە زۆر ڕازین. زۆر باشە و زۆر دەستخۆشیان لەکەین شتێکی باشە ساڵانی پێشوو لە ئێران و لە چەند شوێنێکەوە هاو کەس نێزانی چ مادەیەک و چیتیایە و چۆنە و یعنی بگرە ئەم لە سیارەکەشی هەم گونجاوە هەم لە چاکیشە بە بەرچاوی خۆمانەوەتوانی زۆر ئاساییە هەم نەگمن هەر کەسێک بچێت دەتوانێت سەیری کەس مادەکان چین تێیەکەن ئەو معاملەکە دوو نییە لێمانەوە ئەمجا سەردانمانەکەن ئەوان خۆیان شتێک نییە بڵێ لە دوورەیە کابرا لێ ناپرسێت و شتێکی زۆر باشە ئێمە بەکارمانێ ناو نەگی ئێمە سەدان کەس لەم دەشتا بەکاریە ناو بەڕاستی شتێکی باشە و دەستخۆشیان لێەکە من بەکارم هاانیۆ سپاس بخوا ئەوە تەماتەکەیەتی خۆت ئەیبینی سەیری هی خەڵکی دراوسەکانم کە ئەوانەشی کە بەکاریان نانیوە پێکاتێکی زۆر باشی تایە و دوورە لەو پێکاتە کیمیانەیە ئەمەش پێکاتەکانێتی کە پێکاتوە لە نایدرۆجین پۆتاسیۆم فۆسفۆر گۆگرت کالیسیۆم مەگنەسیۆم ئاسن مادەی ئەندامی زیینێک ئەمە بۆ ماوەیەکی زۆر و دوور و درێژ ئەم مادانەدا ئەنێن و ئەیترشێن لە ماوەیەکی 2 ساڵان لە دوای ئەو 2 ساڵە کە گەرمایەکی زۆر پلەی گەرمایە بن بۆ هەفتە بۆ ئەوەی ئەو بەکتریا زیان بەخشانەی بکوژن لە دوای ئەوەی کە ئیتر بەکتریاکانی تارما ئەم جاوەکونێن ئەیەن لە کارگەکە و دوایەوە دابەخشەکەن بەسەر فەلاحەکار ئەوەی بەکارمانیەوە سپاس بۆ خۆی گەورە ئیسفادەیەکم لێ کردو و سپاسیانەکەم بۆ ئەم ئیشە جوانە کە کردویانە لە سنوورەکەمانە بۆ نمونەگەر حکومەت دامێکی باشمان بکە ئێمە هاوکاریمان بکە الحەمدولله تا ئێستا ئێمە هەرچی مەخسەر بازارەوە هەر کەسێک بەکارهێناوە زۆر زۆر ڕازی بۆ لی ئەم کاجی ئەم ساڵمان لە دەوری 350 تقریبا 350 بوو بەس ئینشەڵڵا لایەندەیە بەنیازین ساڵی ئەندەگە بۆمان بکرێت لەوەچێ بۆ دوو ئەوەندە بەرزیکەینەوە ڕێژەکەمان. بەڵێ ئازیزان لەم تەوەرەی پرۆگرامەکەی باس لە پاسف هاوسەکەین یا باس لە سیستەمی پاسف هاوسەکەین لە عێراق و لە کوردستاندا بە تایبەتی کە بێگومان ئەم سیستەمە لە ئێستادا زۆرێک لە وڵاتان بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان زیاتر گرنگی پێدەدەن و کاری لەسەر دەکەن کەواتە ئەم سیستەمە زیاتر کار لەسەر ئەوە دەکات کە بینا و باڵەخانەکان بە دیزاینێک دروست بکرێت کە کەمترین وزەی پێویست بێ واتە لە ئەگەر بنمونە باسی بکەین لە وەرزی زستاندا کەمترین
وزەی پێویستێ بۆ گەرمکەرەوە واتە لە پاسیڤ هاوسدا کە لە بینایان لە تەلارێ لە باڵەخانەیەکدا دەکرێت کەمترین وزەت پێویستە بۆ گەرمکەرەوە لە وەرزە گەرمەکانیشدا لە هاویندا بە پێچەوانەوانێک کەمترین وزەت پێویستە بۆ فێنکەرەوە. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە شوەیەکی گشتی قسە بکەین و باس لەوە بکەین کە بڵێ پاسیڤ هاوس لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا تا چەند خەڵک ئاشنایی هەیە لەگەڵ یا تا چەند کاری پێدەکرێت بۆی کە لەسەر بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری مسلیم محەممەد ماکرۆ کە بەڕێزیان دامەزرێنەری پاسیڤ هاوسن لە عێراق. کاک مسلیم سڵاو لێ بێم کاتەوە باش. سڵاو لێ زۆر سپاس. طبعا سەرەتا بێ بزانین پاسیڤ هاوس یعنی چی؟ بەڵێ ناساندنێکمان بۆ بکەیت. پاسیڤ هاوس ستانداردی دروستکردنی خانوو باڵەخانە و یەکەی نیشتە جێبوونە بە جۆرێک کە بڕی بەکارهێنانی وزە لە 90 کەمترە لە چاو خانوو باڵەخانە ئاساییەکاندا. ینی ئەوەی کە منیشوتم زۆر زانستی بوو. باشە کاک مسلیم ئەو بڵێ پاسیڤ هاوس کاتێک کە ئەکرێت ئەتوانرێت لە سەرتاوە یاخود لە بناغەوانێ ئەم پاسیڤ هاوسێتیا ئەنجام بدرێن سیستەمی تیا پێڕاو بکرێ یاخود ئەگەر خانوویە کۆن بێ یان چەند ساڵی بێ دروستکرا بێ یان جۆری بلۆکە خشتە خانۆ کۆنەکان بەردە ئەمانە لە هەر هەمویانە ئەکرێت؟ پرسیارێکی زۆر بەجێ و دڵنیام پرسیاری زۆرێک لەو کەسانەیە کە ئەم بەرنامەیە ئێستای بینن یان دواتر دەیبینن. لە ڕاستیە پاسیڤ هاوس چەند جۆرێک ستانداردمانەیە ستانداردمان هەیە ستاندارد واتە کۆمەڵێک ڕێسای ڕێنمایی زانستی قانونیان کۆمەڵێک ڕقەمی زانستی کە دەبێت لەسەری بڕۆی ینی بۆ ئەو خانوانەی لە سەرتاوە دروست دەکرێت بە پاسیڤ هاوس دروست بکرێت ئەمە یەک کە ئەوەیان باشتر و ئاسانتر کە ئەتوانین ستانداردەکەی تێدا جێبەجێ بکەین یان بڵین بە پاسیڤ هاوس دروستی بکەین کە بە جۆرێک بێت ئەو خانووە بە هاوین فێنک بێت و بەزستان گەرم بێ ئەوەی ئەرزە بێ ینی لە سەرتاوە دروستی بکەین باشترە چونکە ئەو بابەتانەی هەن هەمویان ئەتوانین لە ژێر چاودێری خۆمانە و بە کوالیتیەکی ئەو کوالیتەیە کە پاسیڤ هاوس داوای دەکات بڕوات. هەر ئاسانیە بۆ بەڕێزیشتان و بۆ خاوەن ماڵەکەش بزەبێت ئەوە ئاسانترە. دوو هەمن خانوویەک کە هەیکەل بێت بۆ نمونە دیوارەکانی کراوە بەڵام بۆ نمونە گەچ نەکراوە کاشی نەکراوە فینیشینی ناوی نەکراوە بۆ ئەوەش دەبێت حتمما ئەمەیان یعنی وەکو بڵێ کەمێک بۆ ئێمە یان بۆ پاسیڤ هاوس دەستگیرتر دەبێت بۆ نمونە لەوانەیە خانوویەک ڕۆکن بێت باشە دوو ڕووی هەبێت پەنجەرەکانی حسابی ئەوەی بۆ نەکرابێ کە ئەو ڕۆیان کە بە هاویندا زیاتر خۆردێتە پەنجەرەکان بۆ منە پەنجەرەکان کەمتر بخرێنە ئەوێەوە پەنجەرەکان بخرێنە ئەو ڕۆوەی کە بۆ نمونە باشوور بە هاویندا کەمترین خۆر لێدا و بە زستانیشدا زۆرتری خۆر دێتە ژوورۆیانی چەند شتێکەیە لە بابەتی هەیکەلەکە لەوانەیە دەستی ئێمە ماندوو بکە بۆ خاوەن بینا هیچ کێشە نابێ و سەبارەت بە سێهەمیشیان ئەو خانوانەی کە دروست کراون بۆ منە 50 ساڵە دروست کراون چەند ساڵە دروست کراون 10 ساڵە 5 هەر چەندێکەیە زۆر بەخۆشحاڵیەوە پاسیڤ هاوس هەر ستانداردێکی نێودەوڵەتی شەیە بۆ ئەو خانوانەی کە دروست کراون کە پێی دەوترێت ڕیترۆفی دواتە خانووەکان نۆژەن دەکرێنەوە پێویست بە ڕوخاندن ناکا بە نۆژەنکردنەوەیەکی دەم کەم ئەوانیش دێنە ژێر چەتری پاسیڤ هاوسەوە کە دیوارەکان سەقفەکان ئەرزیەکان ئەزل دەکرێن دەرگا و پەنجەرەکان کوالیتیەکەیان باشتر دەکرێت. باشە کاک مسلیم ڕەنگە زۆربەمان زۆربەی هاوڵاتیان وشەی عەزلیان بیستە بێ کەم تا زۆر زانیاریەکیان هەبێ لەسەر عەزل یا زۆر جار کە بازە شێو ڕوتوبەتەکرێت بازەوا کرێت کە عەزل بکرێت عەزل تەنها سەقف و دیوار و ئەرزیەک دێتەوانەی یاخود تەواوی ماڵەکە یاخود تەواوی بیناکە بە دەرگا و بە پەنجەرە شەوانێ عەزلەیان لە پاسیڤ هاوسا جێگەی بێتەوە. خۆی عەزل لەوانەیە پێم وایە وشەکە عەرەبیە زۆر لەوە چێ هەنێک کەس هەر پرسیاریەوە کە عەزلیانی چی عەزل ینی پێم وایە وشەی من لە زمانەوانیە لەوە چێ کەسێکی زۆر شارەزانە بەڵام پێم وایە بەرامبەرەکەی دابڕە بۆ منە کە ئەڵێ عەزلی سەرما و گەرماوەتە دابڕی گەرما و سەرما عەزلیانی چی ئەگەر باسی بکەین بۆەوەی هەموو کەس تێبگا بۆ منە بڵین من باسی ئەڵێم عەزلی سەرما و گەرما عەزلی سەرما و گەرما ینی چی ینی ئەم موادێکە ڕێگری دەکات
لە تێپەڕبوونی گەرمی ینی مەوادێکە کەمترین گەرمی دەگوازێتەوە بۆ نمونە عەجل دەکەیت دیوارەکان عەزلەکەیت بە زستاندا ئەم عەزلە ڕێگری دەکات لە گەرمی ناو بیناکە بڕواتە دەرەوە بە هاویندا گەرماکە لەکوێ لە دەرەوەیە بە هەمان شێوە ڕێگری لێ دەکات لە دەرەوە ئەو گەرمیە بێتە نێو ماڵەکەواتە بە هەردوو ئاڕاستەکە ئیش دەکات کە کەوتت عەزلی سەرما و گەرما ئەمە نییە بڵێ ئەمە تەنها بە هاوی ناویشەکە یان عەزل جۆری هەیە بەڵێ بڵێ جۆری هەیە عەزلمان هەیە بۆ سەرما و گەرما عەزلمان هەیە بۆ دەنگە عەزلمان هەیە بۆ ئاوە واتە ڕێگری لە تێپەڕبوونی ئاو دەکا عەزلمان هەیە یانیوەکو بڵین بۆ ئاگرە ینی بۆ شوێنێک تۆ بتەوێت لە حاڵەتێکی ئاگردا بیپارێزی لە هەمان کاتە کە ئێستا خۆشببختانەوەکو بڵی لە پاسیڤاوس ئەو کەرەستانە بەردەستن بۆ خزمەتی هاوڵاتیان کە بۆ نمونە لە یەک کەرەستە داواتە لە یەک مەوادا چەند عەزلێک کۆکراوەتەوە موادی وا هەیە عەزلی سەرما و گەرمایە عەزلی دەنگیشە و عەزلی ئاگریشە ینی ئەمانە لە هەمووی لە یەک موادا کۆکراوەتەوە ینی تۆ پێویست ناکە بۆ نمونە 3 مواد بەکاربێنی بۆ ئەوەی تۆ بۆ نمونە خانووەکەت بڵێ عەزلی دەنگی بکەم موادێک دابنێم و عەزلی سەرما و گەرمای بکەم موادێک دابنێم و بۆی لە حاڵەتی ئاگرا ماڵەکەم پارێزراوە بڕۆم موادێکی تر دابنێم خۆشببختانە ینی زانستی ئەندازیاری ئەوانەی زیاتر بواری مەتریال ئەوەندە پێشکەوتووە ینی وردە مەوادی نوێتریش باشتریش دێتە ناو وەکو بڵێ عالمی بواری ئەندازیاریەوە کە زیاتر ئەندازیاران و خەڵکیش ئەتوانێت ئیسفادەی لێ بکات باشە کاک بستیم گرنگی ئەو مەوادانی کە لە پاسیڤ هاوسا بڵێ بەکارهێنێ تەنها ئەو مەوادانە بۆ خۆی کافیە کە بینایان باڵەخانەیەکی باش و تۆکمەتباتی یان شێوازی دانان و تەکنیکەکەشی گرنگی خۆی هەیە مەزەبت یەکێک لە بنەماکانی پاسیڤ هاوس پێی دەوترێت سێرماڵ بریج کە ئەوە ڕەبتی بە هیچ موادێکەوە نییە ینی بە مواد ناکرێت بەڵکو بە تەکنیک ئەکرێت ئەویش ئەوەیە کاتێک تۆ عەزلدا ئەنەی پچڕان لەو عەزلەیە ڕوون نەداواتە هیچ دەرچەیەک نەهێڵیتەوە بۆ ئەوەی گەرمی لەو دەرچەیەوە بێتە ژوورەوە یان بە وروژم بچێتە دەرەوە ینی ڕێگری بکەی لە بەفیڕۆچوونی وزە ئەمە یەکێکە لە بنەماکانی پاسیڤ هاوس کە بە مواد ناکرێت بە تەکنیک دەکرێت بە دڵنیاییەوە ینی پاسیڤ هاوس تەنها بە مواد ناکرێت بۆ نمونە پەنجەرەکان کە بۆ نە پەنجەرەی پرسیاری ئەوەشت کرد کە وتت ئایا پاسیڤ هاوس بۆ نمونە عەزلی تەنها دیوار و ئەرزوی نەکرێتەوە بە دڵنیاییەوە دەرگا و پەنجەرەکانی شەگرێتەوە یعنی بەشێک لەو گەرمیەی کە بە هاویندا دێتە ژوورەوە لە ڕێگەی پەنجەرەکانەوەی بە زستانیش ئەچێتە دەرەوە هەر لە ڕێگەی بەشێکی لە ڕێگەی پەنجەرەکان کەواتە تۆ ئەگەر بتەوێت خانوویەک عەزلێکی کاملی 100% بکەیت ئەبێ ئەو شوێنانەی گەرمی لێوە چێتە دەرەوە عەزلیان بکەی ڕێگریان لێ بکە یەکەم سەقفەکەیە دووهەم دیوارەکانە سێهەم ئەرزیەکەیە چوارهەم درگا و پەنجەرەکانە لەبەرەوە پەنجەرەکانیش بە دڵنیاییەوە ئەوانیش کاریگەریەکی زۆر باشیان هەیە ئەگەر کوالیتیەکی باشیان هەبێ ئەوش عەزلکردنەکەی چۆن چۆنیە پێشتریش لە بەرنامەیەکی ترا هەر لێرە ڕوونمان کردەوە ئەو پرۆفایلی پەنجەرانە پێویست دەکا کەسێک کە ئەچێ پەنجەرەیەکە کڕێ ئەچێتە کارگەیەک داوای ئەوە بکە مەسەرەن سێکشنی پەنجەرەکە ببینێ بزانێ ناو پەنجەرەکە ئەو پرۆفایلی ئایا عەزلی تێکراوە یان نا ئایا سێر ماڵ بریکەکە ئەمە پەیوەندی بۆن ێکاڵێت دەبڵ جامە یا سێ جامە یان چوار جامە پەیوەندی هەیە نیە ئەوەش تەئسیری هەیە بەڵام دیزایانی پرۆفایلی پەنجەرەکەش نەک ئەوەی کە بەچاو ئەی بینی لە دیوی ناوەوە لە دیوی ناوە ئایا عەزلی تێئەکرێیان نا لای ئێمە هەنێک لە پەنجەرەکان بۆشاییەکی تایە ئاسمی تێکرێ ینی بەداخەوەکە ئەوە شتێکی زۆر زۆر خراپە گەرمیەکی زۆر بەڵێ ینی بەڵام کەسێک کە خانوو دەکات ئەگەر بیەوە شتێکی 100% بێ ینی باشتر وایە ڕاوێژ بە ئەندازیارێک بکە کەسێکی پسپۆڕ بکە تا هاوکاری بکە بۆەوەی خانووەکەی بە کوالیتێکی باش دروستکات لەبەرەوە درگا و پەنجەرەکانیش ئەوانیش تەئسیرێکی باش دائەنێن لەسەر ئەوەی کە لە خانووەکە بە تەواوەتی عەزلێکی کاملی هەبێ
جامەکانیش بە دڵنیاییەوە یعنی تەسیری هەیە بەڵام کاتێک کە ئەڵەی بۆ منە دەبڵ جام سێ جام ئەوە گرنگە بەڵام گرنگ ئەوەیە ئەو شوشانە بۆ نمونە ئایا شوشەی ئەتیادین یان شوشەی دژەخۆرن شوشەمان هەن ینی ئەگەر تۆ بتێ پەنجەرەیەکی عەزلێکی زۆر باشتە بێ توانی سێ جام بێ بەڵام شوشەی بەشی پێشەوەیەکەوێتە بەشی دەرەوە شوشەی لوئی پێڵنیان دژەخۆر ئەوە دابنرێت کە ئەو کاتە تاریکی جامەکان بڵێ شوشەکان فەرقی هەیە ینی شوشەیەکە گەرمی زۆر نقلەکە بڵێن عفو زۆر کەم نقلەکە ینی کەمترین گەرمی نقلەکات بۆ نێو ماڵەکە بەڵێ باشە کاگوستیم ڕووی خانوەکان هیچ کاریگەریەکی هەیە لەسەر بینایەکی پاسیف هاوسا ئێستا ڕووی خانوو لای خۆمان ڕۆژهڵات ڕۆژ ئاوامان هەیە بە کوردی لای خۆمان قیبلەمان هەیە لەگەڵ نەسترم لە کوردی خۆمانە گرنگترینیان ڕۆ قیبلەیە کامیان گرنگە لە پاسیف هاوسا یان کامیان نەتیجەیەکی باشیە بێت وڵا بە دڵنیاییەوە تا ڕادەیەک بۆ وڵاتانی ئەوروپا بۆ تا ڕادەیەکی زۆر ینی باشوور زۆر باشە چونکە بۆچی تیشکی خۆر بە هاویندا بەرز دەڕوات یعنی لە خۆرهەڵات و خۆراوە ئاوا بەرز دەڕوات کەواتە کەمترین تیشکی خۆر ئەداتە نێو ماڵەکە بە هاویندا کە ئێمەش بە هاویندا ئەوەمانەوێت کەمترین تیشکی خۆر بێتە ژوورەوە بە بەزستانیشدا تیشکی خۆر گرافەکە یان بڵین هێڵی تیشکی خۆر نزمە بێتەوە ئەو کاتە زۆرترین خۆر دێتە ژوورەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەوەش بۆ ئێرە تا ڕادەیەکی زۆر دروستە یعنی ئەتوانین بڵین ڕووی باشوور ڕوویەکی زۆر باشە کە بەوەی هاوین خۆرێکی کەمتر ئەداتە نێو ماڵەکە و بە زستانیشدا خۆرێکی زیاتر دێ بەڵام ڕووی خۆر هەڵات و خۆراوە یعنی بەجددی ئەوانە وا دەکەن ئەو خانووە بە هاویندا تووشی ئۆڤەرهیتن بێت ینی خۆرێکی زۆر هەم لە کاتی خۆراڵاتە هەم لە کاتی خۆراوەبوونا بەردەوام خۆرەداتە نێو ماڵەکەەوە لەبەرەوە ئەگەر خانوویەک ڕووی ڕۆژهەڵات بێ یان بڵین ڕووی ڕۆژ ئاوا بێ ئیتر وەکو بڵێ ئەوە نییە بڵێ هیچ حەلێک نییە دەکرێت ئێستا شتەکان زۆرن دەکرێت پەنجەرەکان لامێلایان بۆ بکرێ لامێلایان بۆ بکرێ یعنی سێبەر شەیدین دیڤایس بۆ پەنجەرەکان دابنرێت کە سێبەر بۆ پەنجەرەکان دروست بکرێت ڕاستۆ خۆشی باشە زۆر بە کورتی کاگوستیم ئەکرێت لە بینایەکە تەنها ژوورە یان دوان عەزل بکرێت و ئەوانی تری نەکرێت یاخود وا پێویستەکە کە کرا یان نەکرەیە کە کرا هەمووی بکرێت ئەو پرسیارە زۆر گرنگە دەستخۆش بە تایبەتی بۆ کەسانەی بڵین بۆ بیناتیجاریەکان کەسێک بۆ نمونە ئۆفیسێکی هەیە لە نێو بینایەکە یان بڵین لە نێو خانوویەکە کەسێک حەز بکە بۆ نمونە تەنها تایبەتی ژووری نووسن کە ژووری ئیسراحەتە حەزەکەن مەسەلەن تەنها ژوورێک عەزل بکەن بە دڵنیاییەوە ئەکرێت یعنی ئەوە ئەکرێت ئەویش ئەوەیە بۆ نمونە ژوورێک ئەگەر تەنها ژوورێک بکەیت لە نێو بینایەکدا ینی لە هەر چوار لاوە عەزلی دەکەیت بەڵام ئەگەر بتەوێت خانووەکە هەمووی بکەیت تەنها دیوارە خاریجەکان عەزلەکەیت دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ سەرجەم لا ڕێنمایی لە زانیاریەکانت زۆر سپاس بۆ مسلیم محەممەد کە بەڕێزیان دامەزرێنەری پاسیف هاوسن لە عێراق سپاس بۆ ئامادەبوون بەڵێ خۆشێستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن بە هیوای لەش ساغ و تەندروستێکی باش بۆ هەمووتان کاتێکی خۆش.